شەقامی ئێمە تیای وەساوین بەیانی بەهۆی کۆبوونەوەی ئاوی باراناوە تیایدا تەنها یەک سایدی بەڕووی شۆفێراندا کرابووە بەڵام بە هەوڵی تیمەکانی شارەوانی سەرجەم شەقامەکە بەڕووی شۆفێران داکراوەتەوە نەک تەنها ئەوە بەڵکو پاشماوەی قوڕ و لیتەی باراناوەکەش کە تێی دامابەوە کۆکراوەتەوە و پاکراوەتەوە. دەچمە لای کاکدابان دوایین زانیاریەکانی لێ وەردەگرم. سڵاو لەبێ کاکدابان ماندوو نەبن یاخوا لە شان ساغ بێ بەڕاستی ئێوە ماندوون. پێم بڵێ لە کاژمێر چەنەوە دەرچوون و چیتان کردووە ئێوە؟ سەرەتا بە خێراتی کەڵانەکەتانەکەم ئێمە وەک بەڕێوەبەرایەتی شارەوانی تاسوولجا لە پێش حوتی بەیانیوە تیمەکانمان خەریکی شەقامی سلێمانی تاسوولجان پاچەکەنەوە. ئاوێکی زۆر لەسەر شەقامەکە خڕۆ ببوو و بە تایبەتی یەک ساید مابوو. بەڵێ بەس ئەلحەمدوللا شکر بۆ خۆی گەورە لە بەیانیوە هیچ کێشەیەکمان بۆ دروست نەبوو. شۆفڵ و حەفارشتمانی ناو و بە هاوکاری سەرۆکی شارەوانی سەرپەرشتیەکە ڕێڕێوی ئاوەکەمان گۆڕی و قسمانتە سەر چەمی گەورە لەبەرەوەی ئێستا ئەلحەمدوللا باشە و هیچ کێشێکمان بۆ دروست نەبووە و خەڵکیش پەکەوتیشتی وان نەبووە لەم ناوە. باشە تیمەکەتان چەند کەسی و تاکو کاژمێر چەند بەردەوامە بن لە کارەکەتانە؟ ئێمە هەموو کاتێ زەرور بێت لە پێش حوتی بەیانی پێشدەوە ئامادە بووین و ئەم بارانی پێشوش هەموو ڕۆژێک لە حوتی بەیانی کردومانە بە دوو وەجبە تیمەکەمان هەتاکو ئاسر لە عەسری ژوەجبێکی ترمان تا 11 شەو ئامادە بووین نەڕۆشتێتە ماڵە. کاتە بە بەردەوامی کارە؟ بەڵێ بە بەردەوامی کارمان کردووە ئارە وەڵا. زۆر سپاس بۆ ئێوە بینەرانی کۆباز. ئەمەوێ دیمەنی شەقامەکەتان پێپیشام دەم دیارە ئەم شەقامان لە کاتەکانی بەیانیە بەهۆی کۆبوونەوەی ئاو بە تایبەتی ئەم بەشەی شەقامەکە کە لە دیمەنەکانە ئەیبینن بە تەواوەتی لە ئاودا ڕۆپۆش ببوو یەک سایدی شەقامەکە مابوو بە هەوڵی تیمەکانی شارەوانی تاسوولجا توانراوە سەرجەم شەقامەکە بەڕووی شۆفێران دابکرێتەوە و هەروەها شەقامەکە لە پاشماوەی قوڕ و لیتەی دوای کۆبوونەوەی بارانەوەکەش پاک بکرێتەوە.